دوایەوەی حکوومەتی عێراق بڕیاری ناردنی 400 ملیار دیناری بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم دەرکرد. دەسەڵاتدارانی هەرێم قۆڵی مزایەدەیان هەڵماڵیەوە و هەرکەسە و خۆی بە خاوەنی دەستکەوتەکە دەزانێت. ڕۆژی سێشەممە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا 400 ملیار دینار بۆ مانگەکانی 11 و 12 ساڵی 2022 ڕەوانەی هەرێم بکات و ئەوەی خستە ڕوو بۆ هەر مانگێک بڕی 200 ملیار دینار لە شای سەدارەیەکانی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێم دەنێرێت. لە دوای بڵاوبوونەوەی هەواڵەکە هەرکام لە بەرپرسانی یەکێتی و پارتی مزایەدەی بەسەرەوە دەکەن لە کاتێکدا نەپارەکەی ئەوانە و نەناردنەکە شازایەتیەکیە و تۆی تێدایە. بەڕای چاودێرانە و بڕەپارەیە حکوومەتی ناوەندەی نێرێت قوتی خەڵکی هەرێمی کوردستانە و بۆ موچەی فەرمانبەران دەنێردرێت. مزایەدەش بەسەر قوتی خەڵکەوە ناکرێت. موچەخۆرانی هەرێم چاوەڕێی قەرەبووکردنەوەی موچە فەوتاوەکانیانن، بەڵام حکوومەتی هەرێم پیاوەتی بەسەراوی حەمامەوە دەکات و خۆی بە پارەکەی بەغدا دەواڵ دەکێشێ. بە سەرنجان لە سێدەی حکومڕانی ئەم دوو حیزبە لە هەرێم ئەو ڕاستیە ڕوون دەبێتەوە لە ماوەی ساڵانی ڕابردوودا پارتی وێکێتی ئابووری وڵاتیان وێران کردووە، خەڵکیان برسی کردووە، موچەی فەرمانبەرانیان بڕیوە، نەک هیچ پایەکی ژێرخانی ئابووریان بنیاد نەناوە، بەڵکو ئەوەشی هەبووە ڕوخێنراوە. لەگەڵەوەی هیچ کام لە یەکێتی و پارتی بە فەرمیدان بە شکستی حکومڕانی هەرێمدا نانێن، سیاسەتی ئاگرە سوورە لە خۆم دوورە پەیڕەو دەکەن و کەسیان خۆیان ناکەنە خاوەنی دواکەوتووی هەرێم. بەڵام کاتێک لە دەرەوەی وڵاتەوە بودجەیان ناوکاریەک بۆ خەڵکی کوردستان دەنێردرێت، خۆیانی لێ دەکەنە خاوەن و پاڵەوان و باوڵاتیانی دەفرۆشنەوە. بە پێی بەدواداچوونەکانی پەیام حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 21 تریلیۆن دینار قەرزاری موچەخۆرانە و تا ئێستا هیچ بەرنامە و پلانێک نییە بۆ گەڕانەوەی ئەو قەرزانە. ئەمە جگەلەوەی نزیکەی 1 ملیار دۆلار قەرزاری بەڵێندەرانە و بەو هۆیەوە نزیکەی 3500 پرۆژەی جۆرا و جۆر ڕاوەستاون. بەشێک لەو پرۆژانش بەهۆی واز لێهێنانیانەوە زیانی گەورەیان بەرکەوتووە و بە ملیۆنەها دۆلار دەخەمڵێنرێت. بەشێک لە چاودێران پێیان وایە ململانی و خۆ بە پاڵەوانکردنەکانی بەرپرسانی یەکێتی و پارتی بۆ ناردنی 400 ملیارەکەی بەغدا جگە لە سەرێشە و ژاوەژاو گیرفانی هیچ فەرمانبەر و موچەخۆرێک گەرم ناکەن. بەهۆی ئەوەش لە ئێستادا هەرێمی کوردستان بە ئەندازەی پێویستە هەتی نەوت و ناوخۆی بەشی پێداویستیەکانی خۆی دەکات. پێویستە و بڕەپارانی لە بەغدادەوە دێت بۆ پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان لەلایەک و گێڕانەوەی موچە پاشەکەوتکراوەکانی فەرمانبەران بەکار بێنن. بەشێک لە وڵاتیانیش دەڵێن ئەگەر پاڵەوانی گەیشتنی تەنیا 400 ملیار دینار بۆ هەرێم بەرپرسانی پارتی وێکێتی بن، ئەی پاڵەوانانی بردنە دەرەوەی ملیاران دۆلاری هەرێم لەکوێن؟